بەهۆی بایکۆتکردنی کاڵای تورکی ئاستی هاوردەکردن لە وڵاتی تورکیاوە بۆ هەرێم لە ڕێگەی دەروازەی ئیبراهیم خەلیلەوە بۆ 492 میلیۆن دۆلار دابەزیوە. بەمەش زیانێکی زۆر بە بازرگانانی وڵاتی تورکیا کەوتووە. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا بەرپرسی لقی هەولێری یەکێتی هاوردە و هەناردەکارانی هەرێمی کوردستان ئاماری ساڵی 2019 یەکێتیەکەی بڵاو کردەوە و ڕایگەیاند لەم ساڵدا بە بەهای زیاتر لە 48 میلیارد دۆلار کەرەستە و پێداویستی هاوردەی بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراق کراوە. ئەوەش 3 میلیارد دۆلاری زیاتر بووە بە بەراورد بە ساڵی 2018. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئاستی هاوردەکردنی کاڵای تورکی کەمی کردووە. ئاماژەکانوە بە دیار دەکەوێت لە مانجی 6 و 5 و 6 ڕابردوودا کاڵا تا ئاستێکی زۆر دابەزیە لە سنووری ئیبراهیم خەلیل. ئاستی هاوردەکردن بۆ 492 میلیۆن دۆلار دابەزیوە، بەڵام لە دواییدا زیادی کردوێتەوە. لەوانەیە ئەوێژێکێک لە هۆکارەکان بێکە بۆ هۆی ئەوی بایکۆتی کاڵای تورکی بۆ هۆی کە ڕوویدا لە وڵاتی تورکیادا. هەرچەندە بایکۆتکردنی کاڵای تورکی کاریگەری گەورەی هەبووە لەسەر ئاستی هاوردەکردنی شمەکی ئەو وڵاتە بۆ هەرێم، بەڵام لە کۆی ئەو 96 وڵاتەی کە هەرێم لە ماوەی ئەم ساڵدا کاڵای تێدا هاوردە کردووە، هەردوو وڵاتی ئێران و تورکیا بە پلەی یەکەم دێن. ئێمە لە وڵاتانی ئاسیا و وڵاتی ئەوروپا و وڵاتانی ئەمریکای باشوور و باکوور، هەروە وڵاتانی ئەفریقا و ئوسترالیا، وڵاتی عەرەبی، تورکیا و ئێران بە کۆی گشتی کاڵامان هاوردە کردووە. کۆی گشتی هەموو وڵاتەکان 96 وڵاتن کە کاڵامان لێ هاوردە کردووە، بەڵام زۆربەی هەرە زۆری ئەگەر بە ڕیزبەندی بێ لە ئێران و تورکیا لە ڕیزبەندی یەکەم و دووەمدان و لە دوای ئەوان وڵاتی سیندێ کە نزیکەی 5 میلیارد بووە لە کاڵای هەناردەکردووە بۆ عێراق لە 2019دا. یەخستنەوەی پێناسی گومرجی زیانی بە هەرێمی کوردستان گەیاندووە. بە شێوەیەک هاوردەکردن لە ڕێگەی دەواازەکانی هەرێمەوە بۆ عێراق بە ڕێژەی لە 22 کەمی کردووە. هاوکات بەپێی ئامارەکانی یەکێتی هاوردە و هەناردەکاران تەنها لە ساڵی 2019 بە بەهای ملیارێک و 500 میلیۆن دۆلار زێر لە وڵاتی ئیماراتەوە هاوردەی بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان کراوە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.